لاری گەڕانەوەی قۆناغی 16 خولی خوار 19 ساڵانی عراق تیپی لاوانیانەی هەولێر پێشوازی لە سناعەت کارەباییە کرد. یاری چوون لە بەغداد بە گۆڵێک بۆ هەر لە یەکیان و بە یەکسانی کۆتایی هاتبوو. لە سەرەتای یاریەکەوە لاوەکانی هەولێر باشتر دەردەکەوتن، بەڵام لا خولەکی 28 و لا یەکەم هێرشیان تیپی میوان بە گۆڵ یەکەم گەیشتن. مستەفا ئەحمەد تۆماری کرد. لا خولەکی 36 منتەظر عەباس ئەنجامەکەی بۆ سناعەت کارەباییە دوو هێندە لێ کرد. لاوەکانی شاری قەڵاو منارە لا نیوە یەکەم نەیانتوانی بگەڕێنەوە کەش یاریەکە و بەم ئەنجامە دواکەوتن. لا نیوەی دووەم هەولێرێکی جیاواز هاتووە نێو یاریگا. لاوەکانی هەولێر بە ڕوحێتێکی پاڵەوانانە دەرکەوتن. دوای تێپەڕبوونی تەنها یەک خولەک عەلی شێرزاد گۆڵ یەکەمی بۆ هەولێر تۆمار کرد. لا خولەکی 56 ئاکام ئارام گۆڵی دووەمیشی زیاد کرد و ئەنجامەکەی یەکسان کردەوە. دوو خولەک دواتر هێژا خۆشناو تیپی خوار 19 ساڵان یانەی هەولێری بە گۆڵی سێم لە یاریەکە پێشخست. لا خولەکی 66 دلۆڤان کەمال گۆڵێکی نایاب و ناوازەی تۆمار کرد و هەولێری کردە خاوەنی گۆڵی چوارەم. لا خولەکی 76 ئاکام ئارام گۆڵی دووەمی خۆی و پێنجەمی تیپەکەی تۆمار کرد. یاری بە 5 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ بە سوودی لاوەکانی هەولێر کۆتایی هات. بەڕاستی یارێکی قڕس بوو بۆ ئێمە لە بەرامبەر ئەو تیپەی بەغدا. ئێمە بڕیارماندا بوو هەر چۆنێک بێ ببینەوە ئەم یاریە و بگەینە قۆناغی 16 وەلا شۆتێکم خوا مەفەقی نەکردین و 2 گۆڵمان خوارد بە هەڵەی خۆمان و دوای تێمانێنا و وعدماندا ئەو یاریە ببینەوە و ئەلحەمدولیلا خوا مەفەقی کردین و بەسەر کەتین. هیوای بەختێکی باشتر لەو فەریقی بەرامبەر و پیرۆز باش لە فەریق خۆمان دەکەم. وەڵی شەوتی یەکەم لە دوو دەرفەتی ئاسانە 2 گۆڵمان لێ کرا، بەڵام ئێمە لە بینی ئەفتایمەکان مدەڕیب هاتن و مساعدەکان هاتن قسەیان بۆمان کرد کە ئێمە هێشتا یاریمان لە بەردەست ماوە و 45 خولەکمان لە بەردەست ماوە کە دەتوانین بگەڕێینەوە. سوپاس بۆ خواشت دوسێ بەدلی باشمان کرد و هاتینەوە کەش و هەوای یاریەکە توانیمان 5 گۆڵ تۆمار بکەین و سەرکەوتن بەدەست بێنین. ئیشەڵڵا لە یاریەکانی داهاتوشدا سەرکەوتنی زیاتر بەدەست دەهێنین و ئێمە تۆحمان گەورەی کا حوسێن تموحمان کاسەکەی ئیشەڵڵا. بەم سەرکەوتنە تیپی لاوانیانی هەولێر خۆی گەیاندە قۆناغی چارەجی کۆتایی خولی خوار 19 ساڵانی عراق. لەم قۆناغا بە دوو یاری چوون و هاتن ڕوبەڕووی مینای شاری بەسرە دەبنەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.